أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله نور السماوات والأرض، مثل نوره كمشكاة فيها مصباح، المصباح في زجاجة، الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية، يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار، نور على نور، يهدي الله لنوره من يشاء، ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال، رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار، ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله، والله يرزق من يشاء بغير حساب. بسم الله الرحمن الرحيم. سلام و رحمتی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. داواکارین لە خوای گەورە چۆن لەم سات و وەختەدا کۆمانی کردوێتەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست لە قیامەتدا و لە ژێر سایە و سێبەر و ڕەحمەتی خۆی کۆمان بکاتەوە ئینشاء الله. خوای گەورە تاعات و عیبادەت و ڕۆژ و نوێژ و قیامی ئەم شەوانەمان لێ قبوڵ بکات ئینشاء الله. داواکارین لە خوای پەروەردگار دەروی خێرمان لەسەر بکاتەوە و ڕەحم بە هەموو مسلمانان لە هەموو شوێنێک بکات ئینشاء الله. خۆشەویستان و بەڕێزان، بەردەوامی لەگەڵتان لە پێشکەشکردنی ئەڵقە جیاجیاکانی شەوانی قەدر و زیندووکردنەوەی شەوانی قەدر کە بریتیە لە چەند تەوەرەیەکی جیاواز پێک هاتوون لە باسکردن لە چۆنێتی قیامکردن و ئەنجامدانی نوێژ و خێر و چاکە و قورئان خوێندن و دوعا و تاعە و عیبادەت. خۆشەویستان و بەڕێزان، دیارە هەر شەوێک لەگەڵ مامۆستایەکی زۆر بەڕێز لێرە گفتوگۆ و قسە و باز ئەکەین دەربارەی ئەو باس و خواسانەی تایبەتن بە عیبادەتکردن لە شەوانی قەدر. بۆ ئەم شەویش زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست مامۆستا عەبدوستار ئەسەف هەوراميمان لەگەڵدایە. مامۆستا گیان بەخێر بێی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان. سەلامەت بن و سەرکەوتوو بن ئینشاءالله. خوای گەورە ساغ و سەلامەتت کات. ئامین ئەجمەعین. تەوەری ئەمڕۆمان دەربارەی گرنگی عیبادەتکردنە لە شەوانی قەدر. چی بە بینەرانی خۆشەویست ئەڵەی تا چەند پێت وایە شەوانی قەدر زیندووکردنەوەی ئەم شەوانە کە ئێمە بەرەو کۆتایی بە ئەسەفەوە تەبان بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان ئەچین، تا چەند بە بینەران ئەڵەی پێت وایە شەوانی قەدر زیندووکردنەوەی ئەرکێکە و مهمەیەکی زۆر زۆر گرنگە و دەبێ مسلمان لە ئێستاوە ئەگەر تا ئەم لەحزەیە ئامادە نەبووە لەم لەحزەیەوە تەواو خۆی بپێچێتەوە بۆ ئەوەی
خەرمانێکی پڕبەرەکەت ئامادە بکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بسنته إلى يوم الدين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، پێیان ڕاگەیەنم کە شەوانی قەدر دیارە ئێمە لە فرسەتێکی زۆر زێڕین داژین و ئەم ڕۆژانەی کە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە، دیارە لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا لە کۆتا شەوەکانی مانگی ڕەمەزاندا کۆبووینەتەوە و خەریکە خواحافیزی لە ئەو کۆتا ڕۆژانە دەکەین. جا ئەمەوێ ئەوەتان عەرزکەم، ئێمە نازانین بۆ ڕەمەزانی ئایندە دەمێنین یانە، نازانین ڕەمەزانی ئایندە تەمەن بەرقەرار دەبێ یانە. بۆیە ئەم ڕۆژانەی کە لە بەردەستمانە هەموو مسلمانان ئەڵێم بە هەموو مسلمانان ڕاگەیەنم کە نابێ ئەم ڕۆژانە بە خاڵی بەسەرمانە بێن و بڕۆن، واتە نابێ بە دەستی خاڵی تیانە هەڵسوکەوتکەین، نابێ بە دەستی خاڵی بسوڕێنەوە، دەبێ کۆمەڵێشت ئەنجام بدەین. ئەو کۆمەڵەشتانە ئەبێ بزانین سەرەتا بۆچی شەوی قەدر، شەوی پیرۆز مانای چییە. جارێ خوای پەروەردگار کە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر، ئێمە لە شەوی قەدردا دامان بەزاندووە. شەوی قەدر چییە؟ جارە چیمان دابەزاندووە؟ خوای پەروەردگار ئەفەرمێ ئێمە دامان بەزاندووە لە شەوی قەدرا قورئان دابەزیوە. پیرۆزترین کتێبی سەرزەوی بریتێ لە قورئان. لە ناو کتابە ئاسمانەکانیشا پیرۆزترین کتابێک کە خوای پەروەردگار دایبەزاندبێ قورئانە، باشترین بەرنامەیە. بۆیە شەوی قەدر ئەسڵ وایە ئێمە بگەڕێنەوە بۆ سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تەماشاکەین پێغەمبەری خوا چی کردووە. ئالەو دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانە کە ئێمە ئێستا چەند شەوێکمان تێپەڕاندووە، دەشەوەکەی کۆتایی فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمی و ئاخره عتق من النار. ئەها چەندە گەورەیە! گەورەی شەوی قەدر لەوایە کە ئینسانەکان خوای پەروەردگار گردنیان ئازاکە لە ئاگری دۆزەخ، ڕزگاریانەکە خوای پەروەردگار تەواوی مسلمانان لەم شەوەدا ببورێنێ و عەفویان کا و ڕزگاریان کە لە هەموو سزایەک هەم لە دنیا و هەم لە قیامەتە. بۆیە شەوی قەدر دەبێت زیندوی کەینەوە بە نوێژ، بە نوێژکردن لە شەواندا و زیکر و فکر و تەفەکر و تەدەبور و هەموو ئەوانەکە ئینشاءڵڵا لە بە درێژایی بەرنامەکەی تۆ ئەوانە تیشکیانە خێنە سەر ئینشاءڵڵا. کەواتە هەموو تاچێک، هەموو مسلمانێک، هەموو ئینسانێک کە خۆی بە مسلمان بزانێ، واجبە لەسەری کە ئەم شەوانە زیندوو کاتەوە و ئەحیایی بکات و بە هەموو شێوەیەک تاعات و عیبادەتیان تا ئەنجام بدە. ئەمە خۆی لە خۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کارەی ئەنجام داوە و خێزان و خانەوادەکەیشی هەستانوە بۆی ئەم کارە ئەنجام بدەن. پێت وا بووە ئەمە ئەرچێک بووە لەسەر خێزان و خانەوادەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یاخود بە دڵفراوانی و سینەفراوانی وەریان گرتووە و تەلبیەی پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم، وەکو ئەو چۆن دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لە مزگەوت نەهاتووەتە دەرێ ئەتیکافی کردووە، خێزانەکانیشی بڵین خانەوادەکەشی بە هەمان شێوە. پێت وا بووە ئەوانیش بە هەمان ئیستیجابەیان هەبووە؟ بەڵێ. جارێ هەر فەرمانێک بۆ پێغەمبەری خوا هاتوێ صلی الله علیه وسلم، هاوڵانی پێغەمبەری خوا و لە بەتایبەتیش خێزان و خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر وتویانە سەمیعنا و ئەطەعنا. ئەوە بەسەر سەر و بەسەر چاو جێبەجێکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتا هاتووە کە پێغەمبەری خوا چی کردووە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە. جارێ دەشەوی کۆتایی فەرمیوە ئەحیا لەیلە و ئەیقەظ ئەهلە وشەدە میئزەرە. واتە سێ ڕستەی کورد هاتووە لە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەمیان و ئەحیا لەیلە، واتە شەوەکەی زیندوو کردوێتەوە، کە باسیەکەین ئینشەڵڵا چۆن شەوەکە زیندووەکەینەوە. ئەمە شەوەکە زیندوو کراوەتەوە بە عیبادەت و خواپەرستی. ئەگەر زۆر ورد بیتەوە لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە سێ شت زیاتر نییە زیندووکردنەوەی شەوی قەدر. نوێژکردنە، قورئان خوێندنە، دوعا و نزا و پارانەوەی. ئەم سێ شتە تێپەڕ نییە، ئیتر شتیکەی تێکەڵ نەکردەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا شەوەکەی زیندوو کردوێتەوە. پرسیارەکەی بەڕێزت ئەفەرمێ
وأحيا ليلة وأيقظ أهله أما في غمري خواه صلى الله عليه وسلم فرماني بوهاتوا شوي قدر زیندوو کاتەوە شەوی قەدری زیندوو کردوێتەوە ماڵ و خێزانیشی ئەفەرمی هەڵساندوون زۆر بە ئیسیجابەیەکی جوان و زۆر نەک بە بار بێ بەسەرشیانیانەوە بەڵکو ئەوانیش خۆیان ئامادە کردووە و شەوی قەدریان زیندوو کردوێتەوە لەگەڵ پێغەمبەری خوا ئەفەرمێ وەشەد دەمێزەر واتە خۆی کۆ کردوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشای سیرە ئەەکەی پێغەمبەری خوا هەدەسی بۆ هەر کارێ بردووە پشتیوانی گەورەی ماڵ و منداڵەکەی بووە خێزانەکانی پشتیوانێکی گەورەی بوون و هاندەر و یارمەتیدەرێکی بوون بۆ ئەوەی خەڵکی دیکەیش چاویان لێ بکا و پشتگیری فەرمانی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. زۆر باشە کەواتە چی لە هەموو شتێک گرنگترە لەم شەوەیە ئەنجام بدرێت؟ ئەمە پێشەوەی باسی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئاماژەیەکی کورد بە ئەم سوورەی قەدرە بکەین. خوای پەروەردگار فەرمی ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر ئێمە لە شەوی قەدرا دامان بەزاندووە چیمان دابەزاندووە قورئان ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر دوایە فەرمی وەما ئەدڕاکە ما لەیلة القەدر ئەمە ئیستیفهامێکە پرسیاریە پرسیارێکی ئیستیفهامیە تۆ نازانی واتە هەرچەندە ئینسان بیری لێ کاتەوە هەرچەندە بیری لێ کاتەوە شەوی قەدر چەندە گەورەیە هەر پێی پێ نابات زۆر لەوە گەورەترە کە من و تۆ بیری لێکەینەوە لە ئەوەندە مانگ لە ئەوەندە چیە فەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر كفرمي خير من 1000 شهر واتخلق وانا زاني شوي قدر بأندازي 1000 مانگ نا أفرمي خيري زياتر ل1000 مانگ واتا ل1000 مانگ زياتر كإنسان جبجي كشوي قدري بنسيبه خوا فرسي بكال شوي قدره واتا هر أو 1000 مانگني زياتر نا كزوا بير نكاتو كهزار خشوك هخوا يكسانه ب 83 سال خواي پروردگار فرمي خير من 1000 شهر ما مثلا ناصري سبحانه فرمي 1000 مانگ نيه بلكو ل 1000 مانگ زياتره وزور لو زياتره كانسان بير لكاتو وما ادراكي بو بكاريناوا باي فرمي خير من 1000 شهر 1000 شهر واتشوي قدر خواي پروردگار برنسيبي هر مسلمانه كي بكا ل 83 سال عبادته خوا پرسي زياتره واتا اگر مسلمانك 10 سال شوي قدر زیندوو بکاتەوە خواتەمەنی بداتێ و لەشی ساغ بێ ئەکاتە 830 ساڵ بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم خەڵاتە گەورەی پێبەخشاوە بە ئومەتەکەی تەماشا ئەکەی پێغەمبەری خوا ئیمامی مالک فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەنی ئومەتانی کە پیشاندرا تەمەنی ئومەتان زۆر بوو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەوروبەری 70 ساڵێکایە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئەم خەڵاتە گەورەی پێدا لە تەمەنە کورتەکەیانە بتوانن پاداشتێکی گەورەی وەکو ئومەتانیان دەستکەوێت کە بە تەمەنێکی زۆر کردویانە بۆیە شەوی قەدری بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخشی دوایە فەرمێ تنزل الملائكة والروح فيها تنزل الملائكة والروح فيها جارێ خوا نەیفەرمووە تەنزیلوا چەند مەلایکەیەک ئەفەرمێ تەنەزەلوا بە ملیارەها مەلایکە دائەبەزێن ئەفەرمێ لە ئەسەرا هاتووە ئەفەرمێ ژمارەی مەلایکە لەسەر زەویە لە هەچیە بەرد و خۆڵ و خاشاکە ئەفەرمێ لەوە زیاترە سەرزەوی پڕ دەبێت لە مەلایکە ئەمانە چیان پێیە ئەفەرمێ تەنەزەل الملائكة والروح جارێ خاصێکی هێناوە بعد عامێک واتە پێغەمبەر خوای پەروەردگار لە قورئانەکەیە ئەفەرمێ مەلایکە دابەزێن ئەمە عامە خاصێکیشی هێناوە خاصەکە کییە والروح کە جوبرائیلە عليه الصلاة والسلام کەواتە ئەم شەوە ئەوەندە گەورەیە ئەفەرمێ حتا بەرە بەیان خوای پەروەردگار ئاشتی و ئارامی و هێمنی و ئاسوودەیی دابارێنتە سەر ئیمانداران کەواتە شەوی قەدر پێش ئەوەی هەموو شتێک لە شەوی قەدر وردبینەوە دەبێت لە یەکەم شتێک وردبینەوە لە سوورەتەکە 5 ئاەتە 3 جار وشەی قەدر هاتووە دەبێت پرسیار بکەین بۆچی وشەی قەدر هاتووە 3 جار ئەفەرمێ وشەی قەدر چەند مانایەکێ یەکەمیان ئەفەرمێ خوای پەروەردگار تەقدیری ئاجال و ئەرزاق و ئەوانەی خەڵکی سەرزەویەکە خەڵک وا دەزانێ تەنها لە شەوی قەدرا هی ساڵەکە خوای پەروەردگار دیاریە کاوتەوە تا هەموو ساڵێ تازە ئەکرێتەوە تەمەنی خەڵکی چەندە ڕزقیان چەندە ئەجەلیان چەندە چۆن حەوادیس و شت نە ئەفەرمێ خوای پەروەردگار دیاری کردووە لە قەدیمەوە دیاری کردووە بەڵام لەو شەوە بۆ لەوح المەحفوظەوە بە مەلایکەی ڕاگەیەنێ کە ئەوە ئەجەل و ئەرزاقی ئومەتی خەڵکی سەر زەویە لە شەوی قەدرە ئەمە یەکێکیان بۆچی وشەی قەدراتەوە ئەمە مانایەکی دیکەیەوەی هەر کەسێک ئەم شەوە زیندوو کاتەوە قەدری گەورەیە قەوسمبەرێ ئەم مەلایکەتانی کەدا ئەبەزنە سەر زەوی و کە داوا و شەفاعەتەکەن لای خوای پەروەردگار بۆی خوای پەروەردگار لەم بەندانە خۆش بێ
ئەمە عمومی سەرزەوی ئەگرێتەوە یاخود فقط مزگەوتەکان و ئەو شوێنانە ئەگرێتەوە کە عیبادەتی تیان جامەدرێ؟ جارێ عمومی سەرزەوی ئەگرێتەوە لە هەر شوێنەکە خواپەرستی بکرێ. بۆچی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووە وجعلت لي الأرض مسجدا وطهورا. هەموو سەرزەوی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کراوە بە زەوی، کراوە بە مزگەوت. واتە وەکو حکمی مزگەوتی لە هەر شوێنەکە خواپەرستی بکە. ئەگەر وابێ ئەی ستۆدیۆی مسلمانان چی؟ ئەی لە ماڵەکانی خۆیان ئەوانەی ئەهلی ئەحزار بڵێم ئێمە ئێستا کە لێرە دانیشتوین ئینشاءالله خوای پەروەردگار بە ئومێدمان وایە ئومێدمان وایە هیچ نیەتێکە کۆی نەکردینێتەوە بەرزڕاگررتنی شەوی قەدر لەبێ. جامێ شتێکت عەرزکەم کە ئەفەرمێ مەلە ئەم هەموو مەلایکە هاتوون بۆچی هاتێنە سەرزەوی؟ سەلام هي حتى مطلع الفجر. سلام لەلایەن خوای پەروەردگارە واتە ڕەحمەت، سلام من الله الرحمة. وسلام للملائكة استغفار كردن و داوای لێ خۆشبوونکردن بۆ ئیماندارانە کەواتە سەلام هاتنی ئەمانە بۆ سەرزەوی ئەم مەلایکە بۆ سەرزەوی دوو شتیان پێ سەلامی خوای پەروەردگار ئەوە ڕەحمەتە بۆ ئیمانداران سەلامێک لەلایەن مەلایکەوە دوعای خێر و استیغفارکردنە دوعای خێری مەلایکەیش یەقینمانەیە کە قبوڵە کەواتە هەر کەسێ شەوی قەدر زیندوو کاتەوە لە ماڵەکەی بێ لە شوێنی کارەکەی بێ لە مزگەوت و لە هەر شوێنێکا بێ یەک حکمی هەیە پاداشتی گەورەیە ئەوەندە هەیە چون بۆ مزگەوت خێری زیاترە ئەوەندەیە شتێکی کێش مابوو شەوی قەدر دیسان شەوەکە خۆی پیرۆزە بۆچی پیرۆزە قەدرەکەی لەوایە کە خوا قورئانی تیادا بەزاندووە ئەمانە هەموو مانای گەورەی وشەی قەدرن زۆر باشە کەواتە ئینسان چەندە داوای لێخۆشبوون کا لە خوای پەروەردگار لەم شەوەیە خوای گەورە ئەگەر بە نیەتێکی خاڵیسەن مخلیسان بێ خوای گەورە وەری ئەگرێ وایە بەڵێ کەواتە دوعاکردن جەوهەری ئیبادەتکردنە لە شەوانی قەدردا بەڵێ سوفیانی سەوریە فەرمێ ئێمە بۆ ئەم شەوانەی قەدر کۆمەڵێ دوعای تایبەتمان دیاری کردبوو ئامادە کردبوو کە لەم شەوانی قەدرا بیانکەین چکم شەوی ئیستیجابەی دوعان شەوێکن کە دوعاتیایە قبولە بۆچی قبولە فەرمی ئێمە دوعا دەکەین مەلائیکە لەسەر زەوین ئامین دەکەن چین ئەو دوعانە مامەسا بۆ نمونە ئەم دوعایانە دوعایەوەی کە خوای پەروەردگار لەسەر ئیمان بدژیێنێ ئەمە زۆر نعمەتێکی گەورەیە خوای پەروەردگار بە شتێک تاقید نکاتەوە کە نەتوانانی لە ژێری دەرچی و فەشەل بهێنی دوعایەوەی کە نەسر و سەرکەوتن خوا بە مسلمانان ببەخشێ دوعای سەلامەتی دوعای لێخۆشبوون کە لەسەروی هەمویانەوە دوعای لێخۆشبوون بۆ خۆت بۆ مامۆستاکان بۆ کەسوکارت بۆ دایک و باوکت بۆ هەموو ئەمانە کۆمەڵە دوعای تایبەتن کە سوفیانی سەوریە فەرمی ئابەم شەوازەمان کردووە شەوی قەدر عایشەی دایکی ئیمانداران پرسیاری کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە لە شەوانی قەدرا بە چەند نزا و پاڕانەوە یەک دوعا بکەین فەرمووی ئەم دوعایە بکەن اللهم إنك عفو تحب العفو فاعف عني ئەی خوای پەروەردگار تۆ یەکێک لە ناوەکانت عەفوە عەفویشت زۆر پێخۆشە دەی داوات لێکن عەفومان کە ئەمە یەکێکە لە دوعاکان کە دایکمان عایشە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ عرضی ئومەتەکەی کردو لە ڕێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر باشە ئەگەر ئیزن هەبێ مناجاتێک ئەکەین و دواتر دێنەوە خزمەتت ئین شاء الله خۆشەویستان مناجاتێک کە دڵەکانمان ئاوێتەی دوعا بێت و لەخوا بپاڕێنەوە کە خوای پەروەردگار ئین شاء الله ئەم شەومان لێ قبول بکات و ئەم دانیشتنەمان بکات بەمای خێر و بەرەکەت إلهي وخلاقي وحرزي وموئلي إليك لدى الإعسار واليسر أفزع إلهي لئن جلت وجمت خطيئتي فاعفوك عن ذنبي أجل وأوسع إلهي ترى حالي وفقري وفاقتي وأنت مناجاتي
خفية تسمع إلهي أجرني من عذابك إنني أسير ذليل خائف لك أخضع إلهي أذقني طعم عفوك يا إلهي إلهي ذنوبي جازت الطود واعتنت وصفحك عن ذنبي أجل وأوسع إلهي 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 وخلاقي. مامۆسای گیان ئەگەر باسێک لە قورئان خوێندن بکەین لەم شەوەدا، هیچ سوورەتێک هەیە کە خێری بۆ نمونە ئەڵێن سوورەتی تەبارەک لە شەودا بخوێنرێ ئەوە پاداشتەکەیەتی، یاسین بخوێنرێ ئەوە پاداشتەکەیەتی، سوورەتی فاتحە ئەوە پاداشتەکەیەتی. هیچ سوورەتێک هەیە تایبەتمەند بێ بە شەوی قەدر ئەگەر ئینسانەکان بیخوێنن خێر و پاداشتێکی زۆر زۆریان دەستکەوێ؟ بەڵێ، قورئان خوێندن لە عمومە جارێ سوورەتێکمانیە تایبەت بێ بە شەوی قەدرەوە تەنها لەو شەوەدا هەر ئەوە بخوێنی. لە شەوی قەدرا یەکێک لە بەرزڕاکردنی زیندووکردنەوەی شەوی قەدر بریتێ لە قورئان خوێندن. قورئان خوێندن هەر ئاەتێک بێ لە هەر سوورەتێک بێ پاداشتی تایبەتی خۆی ئەوە لە سونەتە هاتووە، فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ قورئان بخوێنێ بە هەر پیتێکی ئەفەرمێت دە خێری دەسەکەوێت. جا پرسیاریان کرد ئەگەر باشە ئەمە بۆ پیتێک دەخێری هەیە ئەلیف لام میم سێ پیتە واتە سی خێرەکە. ئەگەر کەسی قورئانی نەزانی خۆ سوورەی ئیخلاص زانێ قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد. ئەم سوورەتە بچکۆلە کەسێک ئەگەر بیخوێنێ ئەفەرمێ کەسێک ئەتوانێت لە شەوی سێ جار بیخوێنێ خوا پاداشتی یەک ختمی بۆ ئەنووسێ. ئەمە وەکو پاداشت وەکو قورئان خوێندن ئەگەر بکرێ ئینسانی مسلمان لە شەوی قەدرا تا بکرێت زۆرترین قورئان بخوێنێ. ئەو هەموو حەدیثەمانەیە لەبارەی فەزلی قورئان و گەورەی قورئان خوێندنەوە بۆ یەک سوورەتمان نییە تەنها تایبەت بێ وەکو چۆن فەرمی تەبارەک لە فڵان شەوا بخوێنێ ئەوی کا بۆ حەسەد بخوێنێ ئەوی کەچی بخوێنێ. هەر قورئان بێ خێر و پاداشتی خۆی هەیە لە شەوی قەدرا. دەربارەی کات ئەو کاتەی کە دیاری کراوە لە دوای مەغریبەوە لە دوای ئیشاوە دەستی پێ ئەکات تا فەجر واتە تا ئەو کاتێک کە نوێژی ضوحاتەیە ئەنجام ئەدرێ یاخود تا نوێژی بەیانی ئەفەرمێ تا حتى مطلع الفجر. حتى مطلع الفجر ئەوە شەوی قەدرە واتە دەشەوەکەی قەدر لە شەوە دەست پێکا لە دوای ئیشا و دوای مەغریب و عیشاوە بە شەو حسابە هەتا بەرە بەیان. بۆیە هاوڵان و پێشینان زۆر زۆر پێیان خۆش بووە کە مناجات و زیکر و یادی خوای پەروەردگار و قورئان خوێندن کە باشترین زیکری خوای پەروەردگارە لە بەرەبەیانە لە سەحەرا بیکەن. بۆ چکم لە سەحەرا لە بەرەبەیانە لە نیوەی شەو بەدواوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای پەروەردگار دادەبەزێتە ئاسمانی دنیا بە دابەزینێک کە لایەقی خۆیەتی و شیاوی خۆیەتی بەبێ تەشبیه و تەمثیلەوانە ئەفەرمێ داواکە لە بەندەکانی ئەی بەندەکانم کێ داوای هەیە وەڵایم بەمەوە، کێ نزا و پاڕانەوەی هەیە لێی وەربگرم، کێ کێشەیەکی هەیە بە داوا بکە بۆی چارەسەرکەم. بۆیە شەوانی قەدر لە قورئان خوێندن بێ، زیکر و یادی خوای پەروەردگار بێ، نوێژ بێ، هەموو ئەمانە بە لە نیوەی شەو بەدواوە کاتێکی زۆر گرنگە. یەکێک لە پێشینانە فەرمێ پێم خۆشە لە شەوانی قەدرا بە مناجات و دوعا و پاڕانەوە قورئان خوێندن کاتەکان بەسەربەرم نەک بە نوێژکردن، چکم ئەو کاتانە کاتی ئیستیجابەی دوعان. ئەوانە کاتی ئیستیجابەی دوعان، کاتی وەرگرتن کردەوە و کاری مسلمانەکان. زۆر باشە. کەواتە مامۆستا ئێمە ئێستا ئەم شەو لە شەوی 25 ڕەمەزانای واتە لە شەوە تاکەکانای جیاوازی نێوان شەوە تاکەکان و شەوە جووتەکان چییە؟ بەڵێ، پرسیارێکی گرنگە بۆ مسلمانان. جارێ
ئەمەوێ ڕەدی گومانێک بەمەوە هەندێک خەڵک هەر ناوێکیان لە خۆیان ناوە یانەوێ بڵێن شەوی قەدر ئیتر نەماوە هەڵگیراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شەوەی کە هاتە دەرەوە لە ماڵی خۆیان هاتە دەرەوە بۆ مزگەوت ویستی بە هاوڵان بڵێ کە شەوی قەدر چ شەوێکە. ئەفەرمێ دوو بەڕێز دوو هاوڵی بەڕێز هەندێ تێگیران و دەنگەدەنگ و دەمەقاڵەی ڕوویدا بوو لە نێوانیاندا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەشغوڵ بوو بەوانەوە ئەفەرمێ لێم هەڵگیراواتە لە بیرم برایەوە. دوایی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کە فەرمووی بەرزکرایەوە نەهێڕا لە بیرم نەما ئەفەرمێ فەلتەمیس عەسا ئەن یەکونوا خەیڕەن لەکم لە پێشا ئەڵێ ئومێدم وایە کە ئەوە خێری تایە بۆ ئومەتەکەم کە لە بیرم برایەوە چ شەوەیەک بۆ چکم هاتم پێتان بڵێم فڵان شەوە شەوی قەدر. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەلتەمیسوها فی السابع ئەو التاسع. بەڵێ ئەمە ڕەدێکی زۆر بە قووەتە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چکم ئەفەرمێ کە لە بیرم برایەوە دوایە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئومێدم هەیە خێر بێتایە بۆتان پاشان ئەفەرمێ بە دوایە بگەڕێن واتە بۆ یەکجاری لە بیر نەبراوەتەوە هەڵ نەگیراوە لەسەر زەویە چه شەوێک زیندوو بکەینەوە. جارێ با بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کامی زیندوو کردوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر دەشەوەکەی زیندوو کردوێتەوە هەر دەشەوەکەی زیندوو کردووە. ئێمە لە عموما دەڵێن بە عیبادەت و خواپەرستی لە ضمنیانە ئیعتیکافکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەشەوەکە بۆ لە دەشەوەکە پێغەمبەری خوا ئیعتیکافی کردووە و هەر دەشەوەکەی بە قەدری بەرز ڕاگرتە و زیندوی کردوێتەوە. دوای سەیری فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانێ ئومەتەکەی تەمەڵ ئەبن ئومەتەکەی سارد و ئەوە ئەبن ئەفەرمێ لە تاکەکان نابۆی بگەڕێن. تەخسیسکردنی تەنها بە شەوێکەوە کارێکی هەڵەیە مسلمانان نابێت لەوە کەم لاوا بن دەبێ هەر دەشەوەکە گەر بۆیان کرا زیندویکەنەوە ئەگەر بۆیان نەکرا با لە تاکەکانە. بەڵام شتێک عەرزەکەم لێرەوە بە هەموو بینەرانی بەڕێز بە دوای تاکا مەگەڕێن. ئەفەرمێ بە دوای هەر دەشەوەکە زیندووکەنەوە ئەگەر مانگ 29 بێ تۆ شەوی 21 داناوە فڵان شەو 21 ئەم شەو بۆ نە 25 کە داتناوە 25 ئەگەر مانگ 29 بێ ئەو کاتە 24 بۆیە تۆ جووتەکانت زیندوو کردوێتەوە. بۆیە باشتر وایە هەر دەشەوەکە زیندووکەینەوە چکم دەشەوە زیندووکردنەوەکە ئومێدی زۆر هەیە کە ئینشاء الله خوای پەروەردگار بەنسیبی کردووی. ئەوە یەک. دووەمیان ئەم شەو فرسەتە زێڕینە لە دوای ڕەمەزانەوە دەست ناکەوێتەوە. خوایش دەزانێت تەمەنت باقی دەبێت بۆ ڕەمەزانی ئایندە و شەوی قەدری ئایندە. زۆرێک هاوڕێ و دۆست و کەس و کار و ئەحباب هەبوون لە مزگەوتەکانمانە خەڵکێک کە پارەکە مانگی ڕەمەزان لەگەڵمان بوو ئەم مانگی ڕەمەزانە لەژێر گڵان خۆلیان خۆش بێ. ئامین ئینشاءالله. کەواتە شەوی 27 خۆی بۆ خۆی گرنگیەکی هەیە. شەوی 27 گرنگی هەیە هەم ئیمامی عەلی تەکیدی لێ کردوێتەوە و هەم لە فەرمایشدا هەیە کە لە باسی 27 کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام پێشتر سەیری عەمەلی پێغەمبەری خواکەین. عەمەلەکەی لە پێش قەولەکەی وێتی کە عەمەلەکەی دەشەوەکەی زیندوو کردوێتەوە. جا زیندووکردنەوەی دەشەوەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیعتیکافی کردووە کە ئیعتیکاف چه پاداشتێکی گەورەیە لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەلەوە پاداشتر و چاکتر ئەوەیە کە بە دوای کاری مسلمانێک کابڕۆی کارێکی بۆ ئاسان کرد. مامۆستا ئەو ئاماژانە و ئیشارەتانە چین کە ئەگەر بۆ نمونە ئەم شەو شەوی لەیلەتول قەدر بوو ئینسان چۆن مرتاح بێ بۆی کامی عیبادەتەی خۆی گەورە قبوڵی کردووە. جارێ ئینسان با لە بینی خەوف و ڕەجاع بژی ئومێدی بە قبوڵبوونی دوعاکانی بێ خواپەرستیەکانی بێ وەرگرتن و گیرابوونی هەموو عیبادەت و خواپەرستیەکەی بێ لە ڕەجای شابژی کە لە خەوفی شابژی کە بترسێ لەوەی خوای پەروەردگار لێی وەرنەگرێ. بۆچی بترسێ؟ چکم ئێمە مەوانعی ئیستیجابەی دوعامان هەیە کۆمەڵی شتانێکمان هەن کە ڕێگرن بۆ قبوڵبوونی دوعا. یەکێک لەوانەی کە ئەمڕۆ زۆر زەڕورە مسلمانان ئاگاداری بن کەسبی حەڵاڵە خواردن و لقمە و پارویەکی حەڵاڵە کە ئینسان بیخوا بۆ خۆی بۆ پاشان بۆ ماڵ و مناڵەکەی پەیدای بکە. پارەی حرام ڕێگریە لە قبوڵبوونی عیبادەت و خواپەرستی لە قبوڵبوونی دوعا و نزا و پاڕانەوە. بۆیە ئەوە یەکێکە لە مەوانعی قبوڵبوونی دوعا. چۆن نیشانە چییە؟ ئینسان هەست دەکا کە ئارامیەک ڕووی تێ کردووە. باشتر وایە چۆن دڵخۆش بین ئەم شەوانە و باقی شەوەکانی دیکەی ژەر کاتێک کە دەتەوێت عیبادەتێک بکەی پێشینان وایان کردووە. ئەگەر تۆ شوێن کەوتەی سەلەفی ئەبێ ئابەم شێوازێکی پێشینان ئابەم شێوازیان کردووە. کاتێک خواپەرستییان کردووە پێش خواپەرستی سەدەقەیەکیان کردووە بۆی خوا لیان وەرگێ.
سەدەقەکردن گرنگە بۆ ئەوەی عیبادەت لێوەربگیرێ. نیشانە زۆرن لە نیشانانە ئارامی دڵ و دەروونە و لەسەر سنەتبوونیش موافقی سنت بێ ئەوە و کاتە لەگەڵ ئیخلاسە ئینشاءالله قبوڵە بێ وەرەگیرێ ئینشاءالله. کەواتە مامۆستا ئێمە پێمان خۆشە ئەو دوعایە دووبارە بکەیتەوە کە ئاماژەت پێکرد لە فەرمودەکەیە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. ئەوە چۆن بۆ ئەو فەرمودەیە بەبیرمان بێنەرەوە بۆ ئەوی ئێمەش سێ جار دووبارەی بکەینەوە بۆ بینەرانی خۆش. عایشە دایکی مانداران دایکمان عایشە فەرمووی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شەوی قەدرا چی بکەم چ دوعای بکەین؟ فەرمووی بە خێزانەکەی فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. بەڵام ئێمە ئەڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. هەلە هەمومان خۆش بە بەعام. أي أو دستواجيشي تربكار هاتوتها اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. أيش هر آسايا هر آسايا بله. كاتب بس يزارو دعاء دوباره بكينا إن شاء الله. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله. خاف هەداشت باتەوە مامۆستاجیان بۆ ئەو هەموو قسە جوانەی کە دەربارەی لەیلەتول قەدر کردت. زۆرێک لە ئێمە ڕەنگەیە پێشتر نەمانزانی بێ کە عیبادەتکردن بۆ نمونە وەکو بەرنامە دەبێ بەرنامی بۆ دابڕێژرێ بە تایبەت لە شەوانی قەدردا، چونکە ئینسان لە مانگی ڕەمەزانە بە گشتی هەندێک عیبادەت ئەنجام ئەدا، بەڵام ئێستا ئەو خاڵەی کە باست کرد پێشینان پێشەوەی عیبادەتەکە ئەنجام بدەن سەدەقەیشیان نەکرد یاخود خێریشیان نەکرد. گرنگی سەدەقەکردن و خێرکردن و چاکەکردن بەرامبەر بە خەڵکی خۆی لە خۆیدا دەبێتە مای قبولبوونی دوعا. لە حەدیثێکدا هاتووە کە واتای ئیحسان ئەوەیە أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أم معنى قورو عظيمة جنابت شون ليك دانوي بو أكي شون تفسير بو أم سنوشي أكي جاري جبرائيل عليه الصلاة والسلام كهات برسالك اللي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي إيمان چيا إسلام چيا دعي فرمي إحسان چيا. إحسان بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أجر هر کەسێک ئابم شێوازە خواپەرستی بکە کە خواپەرستیەکەی کرد ئەوە تەماشا دەکە خوای پەروەردگار دەیبینێ وا تەماشا دەکا دەبێ ئەم خوای پەروەردگار ببینێ ئابم چاوە تەماشا بکە. ئەگەر تۆ خوای پەروەردگار نەبینی لە کاتی خواپەرستی و عیبادەت و هەڵس و کەوتی ژیانی ڕۆژانەتا خۆ خوای پەروەردگار تۆ دەبینێ. جا باشە ئەگەر کەسێک زوومی کامێرایەکی لەسەرە بێ هەندێک تەسەڕفاتی نابەجێ ناکە دەی ئەگەر خوای پەروەردگار بە مراقیبی خۆی بزانێ و بەوەی بزانێ کە خوای پەروەردگار دەیبینێ دەبێت تەسەڕفاتی جوان بێ. سەبارەت بە بەرنامە بداڕشتن بۆ ڕەمەزان مسلمان نابێ بێ بەرنامە بێ لە ژیاندا. چونکم خوای پەروەردگار بە بەرنامەوە ناردوێتی و بۆ بەرنامە ناردوێتی بۆ کارێکی زۆر گەورەیە بۆ ئاوادارکردنەوەی سەرزەویە. مسلمانی بێ بەرنامە هینێکی نییە سنگ و قورسایەکی نییە. مسلمان نابێ بێ بەرنامە بێ پلان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرمەشقمانە سەیری کە هەموو کاتی ژیانی بە بەرنامەیە چۆن دەژی چۆن لە مەکە کار دەکات چۆن بنیادی دەوڵەت دەنێ لە مەدینەدا چۆن هیجرەت دەکات چۆن دەوڵەت دروست دەکات. ئەمانە بۆ شەوی قەدر حەزەکەم بە دووشت بۆ ڕوونکەمەوە بۆ بەڕێزت و باشن هەر وەکو یادخستنەوەیەک نەکردن وەکو یادخستنەوەیەک. یەکەمیان شەوی قەدر حەزەکەم والی تێبگەین یەکێک لە عیبادەت و خواپەرستی لە شەوی قەدرا بریتێ لە تەفەکر و تێڕامان لە دروستکراوەکانی خوای پەروەردگار لە مەخلوقاتی خوای پەروەردگار لەو دەسەڵاتی کە خوا هەیەتی لەم سەرزەویەدا. بۆ نمونە ئەمە پێویستی بە خوێنەوار نییە نەخوێنەواری شەرەتوانێ
کەسێکی نەخوێندەوە سەری جەستەی خۆی بکە ئەزانێ خوای پەروەردگار چ خوایەکی کاربەجێ و حەکیم و دانا و زانایە. سەیری چاوەکانت کە سەیری گوێت کە سەیری ئەعزاکانی جەستەت کە تەماشا دەکەی خوای پەروەردگار چەند کاربەجێیە. صبغة الله ومن أحسن من الله صبغة. یەکێک لە پێشینانی ئومە ئەفەرمێ تەفەکورم لە عیبادەت لە نوێشکردن پێ باشترە مەوەسی پێی نوێژی سونەتە تەفەکور و بیرکردنەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار. خوای پەروەردگار فەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون. ئەگەر دەتانەوێت دەسەڵاتی خوا تێ بکەن سەیری جەستەی خۆتان کەن، سەیری خۆتان بکەن ئەو کاتە تەماشاکەن. ئەگەر تەماشای جەستەی مرۆڤ بکەی ئینسان سەیری خۆی کە کۆمەڵی شت هەیە ئەمە ئیشی خوایە، خوا دەتوانێتەوە بکە. هیچ کەسێک لەسەر زەویە بۆنی لە کەسێکی کە ناچێت، دیئندیەکەی لە کەسی کە ناچێت، دەنگی کەس لە کەس ناچێت، پەنجەمۆری سەر پەنجەکانی کەس لە هی کەس ناچێت. ئەمە دەسەڵاتی خوایە. سبحان الله. نووسەویە بەنانە یعنی چی؟ یعنی ئەم خوای پەروەردگار ئەوەندە وردەکار و ئەوەندە خوایەکی کاربەجەیە تەماشای سەر پەنجەی کەس لە کەس ناچێت. پاشان بەڕێزەکەم شەوی قەدر باشتر وایە بە سوژدەبردن. سوژدەبردن زۆر گەورەیە. عەبدولحەکیم خەفاجە فەرمێ لە ئەڵمانیا مسلمانێک نوێژیە کرد، کابرایکی ئەڵمانی هاوتی ئەوە خەریکی چی سوژدەیە بەر وتی ئەو بۆچی سەرەکەیتە سەرزەوی؟ وتی وەڵا ئێمە نوێژەکەین. وتی وەڵاوەم زانی هەر کاتێک کە خەموخەفەتت هەیە بۆیە سەرەکەیتە زەوی. وتی چۆن شتی وا دەڵێ؟ وتی من هەر کاتێک خەموخەفەت و گرفتێکی دەرونیم هەبێ کێشەیەکم هەبێ سەر ئەخەمە سەر زەوی ئیسراحەتم بۆ دێ ئارامیم ڕوو تێ دەکا. بۆیە ئەم فەرمووی کاکە ئێمە خوای پەروەردگار ئەمری پێکردووی کە سوژدەبەرین ئیسراحەت دەکەین. بە سوژدەبردن ئینسان دڵ و دەرونی ئارام دەبێتەوە بۆ خوای پەروەردگار. بۆیە کابرای ئەڵمانی دوایەوە ئیعلانی مسلمان بوونی خۆی کرد. عەبدولحەکیم عومەر عەبدولکافی ئەفەرمێ لە سویسرا حەزەکەم ئەو مەقتەعە هەم بینەران و هەم بەڕێزیش بە وردی تەماشایکەن. عومەر عەبدولکافی ئەفەرمێ لە سویسرا کۆنگرەیە کرا کۆمەڵێ زاناک و کراونەوە کە هەموو ئینسانێک تەزویەکی کارەبایی تایە، بەشی گڵۆپێک تەزوی کارەبایی تایە، چۆن ئیشێک بکەن ئەم تەزوە خاڵیکەنەوە. کۆنگرەکە کۆتایەکەی بە چەند خاڵێک بوتیان دەبێ هەر خەڵکی وەرزشێک بکەن ئەو تەزوە خاڵیکەنەوە لە جەستەیانە. وەرزشەکەیش وەکو سوژدەی مسلمانان وایە، ئەبێ نزیک بێ لەوە. بڕیاریاندا بە سوژدەبردن سەرخستنە سەرزەوی ئەو تەزوە خاڵی دەبێتەوە. سبحان الله تەماشەکە نەتیجەی بەچی دەرچوو بە سێ خاڵ. یەکەمیان وتیان ئەبێ سەر بخاتە سەرزەوی، ئەوە خوا فەرمانی پێکردوین دەبێ سەر بخەینە سەرزەوی سوژدەبەرین. دوایی وتیان ئەبێ سوژدەکەی بەم شێوازە بێ حەوت ئەعزای لەسەر زەوی بن، ناوچاوانی دەستەکانی ئەژنۆی پێغەمبەری خوا فەرمانم پێکراوە سوژدەبەرم لەسەر حەوت ئەندامەکان ئەندامی جەستەم. دوایی وتیان خاڵێکی ماوە ئەوە لە هەمووی گرنگترە، وتیان ئەبێ سوژدەبردنەکە ڕووی لە قیبلە بێ، چونکە قیبلە چەقی مقناتیزی زەویە. ئەمە شەوی قەدر دەبە سوژدەبردن واتە بە نوێشکردن و سوژدەبردن دەبێ زیندوی گەورە بیکا بە نسیبان ئینشاءالله. مامۆستاگیان دەست و چاوت خۆش بێت، ماوەمان کەم ماوە حەزمان لێ ئێمە لە کۆتا بڕگەی بەرنامەکەماندا دوعاکردنمان هەیە، ئەو دوعایانەمان بۆ بکەیت و بینە کۆتایی ئەڵقەی ئەم شەومانی دەبێت دوعا بە کۆمەڵە دوعامان بۆ بکە. دوعا مستەر چاوەکەم ئینشاءالله چاوت خۆش بێت. خوای پەروەردگار داوات لێکن بە ناوە جوانەکانی خۆت بە ئیسمی عەزەمت بە ئیمانەوە بمان ژێنی، بە ئیمانەوە بمان مرێنی و بە ئیمانیشەوە زیندومان کەیتەوە. خوای پەروەردگار داوات لێکەین لە گوناهی تەواوی مسلمانان خۆش بە. خوای پەروەردگار دەروی خێ لە مسلمانانی بۆڕما بکەرەوە. پەروەردگارا دەروی خێ لە تەواوی مسلمانانی ژیان بکەرەوە. خوای پەروەردگار خۆت عەفویشت زۆر پێخۆشە، داوات لێکەین عەفومان کەی. خوای پەروەردگار لە گوناهی دایک و باوکمان خۆشبی، لە گوناهی کەسوکارمان خۆشبی، لە گوناهی مامۆستاکانمان خۆشبی. پەروەردگارا هەر کەسێ نیەتی سەرخستنی ئەم دینەیە پەروەردگارا سەرکەوتووی کەی، سەرفرازی کەی. خوای پەروەردگار هەر کەسێ نەخۆشە شیفای خێری بۆ بنێری، خوای گیان هەر کەسێ نەخۆشە شیفای خێری بۆ بنێری. ئەوانش کە مناڵیان نییە پەروەردگارا مناڵیان پێبەخشی. خوای گیانەوانەی کە ئێستا لە خەستەخانەکانە نەخۆشن پەروەردگارا شیفای بە پەلەیان بۆ بنێری و بگەڕێن ناو ماڵ و مناڵی خۆیان. ئەوانەی گیراون پەروەردگارا ئازادیان کەی. خوای گیان هەر کەسێک کێشەوگیری گرفت هەیە پەروەردگارا بۆی چارەسەرکەی. خوای گیان ئەمن و ئەمان لە وڵاتەمانە بەرقەرار کەی. خوای پەروەردگار هەر کەسێ نیازی خراپە بەرامبەر بە دینمان بەرامبەر بە ژینمان
پەروەردگاران یازە خراپەکەی بەسەر خۆیان بشکێنیتەوە خوای پەروەردگار هەر کەسێ خێر و خۆشی بۆ ئەم وڵاتە دەوێ پەروەردگارا سەرکەوتو و سەرفرازیکەی خوای پەروەردگار هەر کەسێ دژی دین و ژینمانە پەروەردگارا لە ناوی بەری لە کۆڵمانی کەیتەوە پەروەردگارا داوات لێکەین بە ناوە جوانەکانی خۆت کەم و کوڕیمان زۆرە پەروەردگارا لێمان خۆشبی خوای گیان لە گوناهەکانمان خۆشبی پەروەردگارا گردنمان نازاکەی لە ئاگری دۆسەخ خوای گیان داوات لێکەین بە ناوە جوانەکانی خۆت لەو کەسانەمان بگەڕی کە لە شەوانی قەدرا لێیانە بووری پەروەردگارا داوات لێکەین شەوی قەدر بە نسیبی هەموو لایەکمان بکەی خوای پەروەردگار داوات لێکەین ڕۆژووی مانگی ڕەمەزانت لێ قبول کردبین شەوانی قەدرت لێ قبول کردبین پەروەردگارا نوێژ و عیبادەت و تاعاتمان لێ وەربگری پەروەردگارا بیکەیتە کەفارەتی گوناهەکانمان بیکەیتە توێشوەیەکی باش بۆ قیامەتمان خوای پەروەردگار شەفاعەتی پێغەمبەری خوا بە نسیبی هەموو لایەکمان بکەی لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمان کەیتەوە خوای پەروەردگار داوات لێکەین بە ناوە جوانەکانت بە ئیسمی عەزەمت قورآن بکەیتە نوری دڵمان قورآن بکەیتە لابەری خەم و خەفەتمان پەروەردگارا بکەیتە تکاکاری ڕۆژی قیامەتمان آمین آمین وصلى اللهم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. خی گەورە پاداشت باتەوە زۆر زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستای گیان سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە ئەڵقەی ئەم شەوی بەرنامەکەمان. بەڵێ بەڕێزان بینەرانی عزیز و خۆشەویست دێنە کۆتایی ئەڵقەی ئەم شەوی زیندووکردنەوە بە ڕزڕاگررتنی شەوانی قەدر ئینشاءالله تا ئەڵلقەیەکی تر و سبەینێ بەخوای گەورەتان دەسپێرم دوعای خێرمان بۆ بکەن خی گەورە بێ بەشمان نەکا و لەیلەتول قەدرمان بەنسیب بکە ئینشاءالله. والسلام علیکم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله.